إما ساعتها فتاري ساعة ششوني تقريبا فتاري دكانيونيا راس ساعتها دس بيكين أقرأ كده نسر كلي أكري جارة كده بنيا بنيو أوها استانوكا مثلا أري كريم كرديا لكن جعل كي خمان دور زناي لدين دولي لدين مثلا نتا بتا مغربي أويا إماش مثلا كا استاد بتا ازدحامك خوش ليرة ميوان زورة إماش حاضري ده كان مثلا دينا خوالي زورة كديكا ده هاوتوني تقريبا هشت أما خلاص ده بدأ شيء أفعال أويا خواردنیشتان هێناوە بۆ کەسانی کە بە ڕۆژوونە خودێک ئەوە خواردنی لێرەیە دەچن خواردنی مثلا قەلیمان ئینە مثلا لەفەیە ئەوەیە باقلەیە ینی ڕۆژوگرتن هیچ ڕێگری نەکردووە خەڵکێکە ڕۆژ ڕۆژینە ئیجا نازانم خەلکی ناسانکی بە ڕۆژێکی بە ڕۆژێ خەلکی ئێرە مثلا خەلکی دەرەوە خەلکی سلێمانیە خەلکی ئیرانە خەلکی دەرەوە شارە ئەم مثلا لە خارجی شاتیە ئێستا هەموو بەس ئیسانێک هاتیێرە میوانی خۆمانە ئەمە خزمەت دەکەین ئەوەیە